گەندەڵی ئیداری، دارایی، ئەخلاقی و سیاسی ڕژیمی ئیسلامی لەسەرەوە دەست پێ دەکات. ڕۆژ نییە پەروەندەیەکی نوێی گەندەڵی دارایی لە دام و دەستگای جێبەجێکردن و قەزای ڕژیمدا ئاشکرا نەبێت. هەواڵی گەندەڵی دارایی و دزی گەورە لە دام و دەستگا ئیداریەکانی ڕژیمدا ئەوەندە زۆر و بەردەوامە کە هەمووان بە بیستنی ڕاهاتوون و خەڵک تەنیا لە کۆڕ و کۆمەڵی خۆیاندا باسی دەکەن. هەندێک جار ئامارەکان ئەوەندە زۆرن و فەزیحەکان هێندە ئاشکران کە میدیاکانی ڕژیم ناچار دەبن بڵاویان بکەنەوە. هەر لەو پەیوەندیەدا ماوەیەک لە مۆبەر بابەتێکی نوێی دزینی 4.5 میلیارد دلاری کۆمپانیای چای دێپش لە میدیا گشتیەکاندا بڵاو بووتەوە. بە پێم زانیاریانە دادگاییکردنی ئەو کەسانەی کە دەستیان لەم دزیە نائاسایی و سەرسوورهێنەردا هەیە بە شێوەیەکی تەواو نەهێنی لە دادگایەک دوور لە ڕایگشتی بە دوواداچوونی بۆ دەکرێت. ئەو زانیاریانەی کە لەم بەناو دادگاییەوە دەستکەوتون دەری دەخەن کە باڵاترین بەرپرسانی حکوومەت لەو گەندەڵیەدا بەشدارن. تا ئێستا لانیکەم ناوی 8 بەرپرسی باڵای حکوومەت لەسەر ئاستی وەزیر و جێگری وەزیر و بەڕێوەبەری گشتی ئاماژیان پێکراوە. دەوترێت بڕیارە ئەم ژمارەیە بکرێنە قوربانی بۆ ئەوەی پلە باڵا ئیداری و سەربازیەکان تێوە نەگلێن. دووبارەبوونەوەی ڕۆژانەی تاڵان و بڕەوی ئاشکرا و شاراوە لەلایەن کاربەدەستانی حکوومەتەوە لە حاڵێکدا بەردەوامە و تا دێت خێراتر دەبێت کە هەموو ڕۆژێک چەند کەسێک کە زۆربیان بەرهەمی هەژارین بە تاوانی دزی بچووک دەستگیر دەکرێت. بە پێی یاسای ئیسلامی و فتوای جەلات بەو پەڕی وەحشیگەریەوە دەستیان دەپەڕێنن. تەنیا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئەم دەسەڵاتە جنایەتکارە دەیان کەسی لە زیندانەکانی مەشهەد، تاران، یازد، هەمەدان، کرماشان و شارەکانی دیکە بردووەتە ژێر تیغی جەلادەکان و بان قەست لە بەرچاوی زیندانیانی تر پەنجەکانی دەستیان پەڕاندوو. لە کاتێکدا هیچ مرۆڤێک کە کەمترین هەستی مرۆڤایەتی هەبێت ناتوانێت پەڕاندنی ئەندامەکانی جەستەی مرۆڤ تەحمل بکات. بەڵام ئەگەر بڕیار بێت هەمان یاسای جەنایەتکارانە سەبارەت بە دز و گەندەڵەکانی سەر بە حکوومەتیش جێبەجێ بکرێت، کام ئاخوند و پارلەمانتار و وەزیر و دادوەر و پارێزگار و فەرماندەی نظامی ئەم وڵاتە تەنانەت یەک پەنجەیان بۆ دەماوە. ڕەهەگەندەڵی گەندەڵی بە هەموو فۆرم و جۆرەکانیەوە لەسەر ئاستی ئیدارە و دام و دەستگا حکومیەکان ئەوەندە بەربڵاوە کە تەنانەت سادەترین ئەرکە ئاساییەکانی خەڵک لە دەرەوەی ئەو پەیوەندیە ڕزیوانە بەرەو پێش ناچێت. گەندەڵی کارگێڕی و دارایی لەم وڵاتەدا نەک هەر بەشە ئابووری و جێبەجێکاریەکانی حکوومەتی گرتوێتەوە، بەڵکو هەموو ناوەند و دامەزراوە تایبەت و ناحکومیەکانیشی داگرتووە. گەندەڵی لە ناوەندە خوسوسیەکان لەوێوە تەشەنەی کرد کە دوای پرۆسەی بە تایبەتکردنەکان مڵک و داراییەکانی دەوڵەت ڕادەستی فەرماندەکانی سوپا ئاخوند زادە تازە پێشکەوتووە چاوچنۆک و نووری دیدەکانی دیکەی هاوشێوەی ئەوان کرا. گەندەڵی دارایی کە دەبێت گەندەڵی ئیداری ئەخلاقی و سیاسیشی پێوە زیاد بکرێت بۆ کەسێکی کە لە ئێران دەژی ئەوەندە ئاشکرایە کە بۆ سلماندنی پێویست بە خستنەڕووی داتاو ئامار ناکات. لە ڕاستیدا گەندەڵی سەر تاپای ئەم دەسەڵاتەی داگرتووە. ئەڵبەتام دیاردەیە بە هیچ شێوەیەک دوور لە چاوەڕوانی نییە. لە ڕاستیدا هەر ڕێکخرا و تەشکیلات و سیستمێک لە کۆتاییدا شکلی ڕێبەرایەتیەکەی بەخۆیەوە دەگرێت. کاتێک دام و دەستگایەک لەسەرەوە گەندەڵ بێت، ژێردەستەکانی خۆی و تەواوی سیستمی ژێر ئیدارە و کۆنتترۆلی خۆی لە خوارەوە بە گوێرەی مۆدێلی ڕێبەری خۆی لە قاڵب دەدات. گەندەڵی ئیداری، دارایی، ئەخلاقی و سیاسی ڕژیمی ئیسلامیش لەسەرەوە دەستی پێکردووە و ئاستەکانی خوارەوەی گرتوێتەوە. ڕەهەندەکانی گەندەڵی ئیداری و دارایی لە ئێران بەڕادەیەک پەرەی سندووە کە ئەم وڵاتەی لە ڕیزی گەندەڵترین وڵاتەکانی جیهاندا داناوە. بە پێی راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی شەفافیەتی نێونەتەوەی، کۆماری ئیسلامی یەکێکە لە 8 گەندەڵترین ڕژیمەکانی جیهانە و بەم پێش تەنیا لەگەڵ ڕژیمە دەسەڵاتدارەکانی وڵاتانی وەک سومالی، سوودان، ئەفغانستان و عێراق بەراورد دەکرێت. ئەو کرێکارەی کە هێشتا حەقدەستی 6 مانگ و ساڵێک لەمەوبەری وەرنەگرتووە
مامۆستایەکی لەسەر کار و خانەنشینی کە هێشتا داواکاریەکانی وەرنەگرتووە، گەنجێکی بێکاری کە هێشتا کارێکی دەست نەکەوتووە، ژنێکی خانەتدار کە زۆر زیاتر لە کرێکارێک قورسایی کاری ناوماڵ کەوتوەتە سەرشانی، هەمووی ئەوانەی کە لەژێر هێڵی هەژاریدا دەژین، سرجەم ئەوانەی بە بیانی کورتهێنانی بودجە و قەیران و گەماڕۆی ئابووری و هیتر لە کەمترین خزمەتگوزاری گشتی بێبەشن، دەبێت لە کۆبوونەوە و ناڕزایەتی و لە خەبات و مانگرتنەکانیاندا لە بەرامبەر ئەم ڕژیم و دەست و پەیوەندیەکانیدا ڕابوەستن و بڵێن کە ئەو پوڵانەی دزیوتانە بیگەڕێنەوە، پێیان بڵێن کە ئەو مڵک و ماڵ و سامانەی بە تاڵانتان بردووە بەرهەمی ڕەنج و کاری ئێمەیە و دەبێ بۆمان بگەڕێنەوە و حەقدەست و داواکاریەوە دواکەوتوەکانمان پێ بدەن. پێویستە پێیان بوترێت کە تەنیا بە بەشێک لەو پوڵ و سامانەی کە ئێوەی بەرپرسانی دەوڵەت و سپاهیانی ئیسلام دزیوتانە حەقدەستی بە بارمتەگیراوی ئێمە کرێکاران و داواکاری مامۆستایان و خانەنشینی پێدابین دەکرێت. دەبێت پێیان ڕابگەێنرێت کە بە خەبات و تێکۆشان و پشتبەستن بە یەکڕیزی و هاوپشتیمان درەنگیان زوو مڵک و ماڵە بە تاڵان براوەکانمان وەردەگرینەوە و هەمووتان لەسەرەوە بۆ خوارەوە لە دادگایەکی ئاشکرادا محاکەمە دەکەین.